ماوەیەکی زۆرە ئەوە ڕوون نییە کە ئایا گەلەری کۆتایی هەفتە لە بەرلین وەک نمایشێکی ڕاستەقینە ئەم ساڵ ساز دەکرێت یان نا. تا ئێستاکە پەتای کۆڤید-19 لە ئەڵمانیا بە توندی بەردەوامە. زۆربەی بۆنەکان هەڵوەشێنراوەتەوە، دوکانەکان داخراون لە پێناو ڕاگررتنی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. بەڵام پیشانگای ساڵانی هونەری بەڕێوەیە بۆ ئەوانەی کە خولیای کۆکردنەوەی کارە هونەریەکانیان هەیە و هونەردۆستان کە وادەیکردنەوەی پیشانگای تایبەتیان دیاری کردووە دەتوانن لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامی تاقیکردنەوەی کۆڤید-19 بە نەرێنی نیشان بدەن و پیشانگا بکەنەوە. هونەرمەندی سویسری تۆماس لیۆلیلان پیشانگایەکی لەگەری دیتری شلێترم نمایش دەکات. بازە بەسەرهاتی پیاوێک دەکات کە ساڵی ڕابردوو چاوی بە هونەرمەندێک دەکەوێت لە ڤیەنا ناوی میلۆیە. وەک هەموو هونەرمەندێک پێویستە نمایشی کارە هونەریەکان بکات وەک ئەوەی کە لە ئارادایە. بە کۆی گشتی چلنۆ گەلەری بەشداری لە بۆنەی کۆتایی هەفتەدا دەکەن وەک پێشەنگی گەلەریەکانی بەرلین لە ساڵی 2005ەوە دامەزراوە. هەفتەی گەلەری لە مێژە گرنگترین وادەی ساڵ بووە لە بەرلین وە خەڵکی ئاسایی لە هەموو جیهانەوە دێن وەک کۆکەرەوە و خاوەن گەلەریەکان. بێگومان ئەم ساڵ بەو جۆرە ساز ناکرێت، بەڵام من زیاتر پێم خۆش بوو کە دەتوانین بەلای کەمەوە ڕێگە بە خەڵکی ناوخۆی بەرلین بدەین و وادەی سەردانیکردنیان بۆ ڕێک بخەین. لە گەلەری ناغایم شنایدەر ژوورێک بە تەواوەتی بۆ هونەرمەند پایوای دابین کراوە کە دانیشتووی کالیفۆرنیایە. پیشانگاکەی گەلەری پشووی هەفتە لە ساڵی ڕابردوودا پلانی بۆ دانرا بوو، بەڵام بەهۆی ئەو پەتایەوە هەڵوەشێنرایەوە. خانم پایوایت لە بری ئەوە بەردەوام بوو لە بەرفراوانکردنی کار و داهێنانەکانی لە کاتێکدا پەتاکە لە دەرەوە هەل لە بڵاوبوونەوەدا بوو. لە ساڵی ڕابردوودا چەندین پیشانگای هونەری لە ڕێ ئینتەرنێتەوە بە شێوازی جیاجیا تاقیکراونەتەوە، هە لە پیشانگای ئۆنلاینەوە تا گەشتی هونەری ئۆنلاین بە گەلەریەکەدا. بەڵام شەڵترێم دەڵێت ئۆنلاین هەرگیز ناتوانێت شوێنی کۆبوونەوەکانی گەلەری ڕاستەقینە و فیزیکی بگرێتەوە. ئەو دەڵێت تەنها دەبێت هونەرەکە بەباشی ببینیت، ناتوانانی دەستی لێ بدەیت، بەڵام دەبێت تۆ ئەزمموی پێکاتەکە بکەیت. من وای دەبینم ئەمە زۆر گرنگە. سەرباری گرتنەبەری ئەو هەموو ڕێوشوێنە وەک تاقیکردنەوەی ڕۆژانە، سەرباری کەمبوونەوەی سەردانیکەران، بەڵام دەتوانرێت ئەمە بکرێت. لە گەلەری کیۆنیک لە ناوەندی پایتەخت هونەرمەندی فەڕەنسی کریستیان بۆڵتانسکی هەموو خانۆکەی لەبەردەستدایە. کۆر هەستاوە بەدانانی گڵۆب کە بە پێی دەنگی تۆمارکراوی ترپەکانی دڵ هەڵدەکرێت و دەکوژێتەوە. کارەکە بیرخەرەوەی ژیان و مردنە، شتێکە کە لەسەر وەختی ئەم پەتایەدا بەدی دەکەین. بەڵام سەر ڕای ڕاستێکی سەختی کۆڤید-19 گەلەریەکان بەلای کەمەوە بۆ چۆن ڕۆژێک دەگەڕێنەوە بۆ ژیانێکی ئاسایی. شلێترم دەڵێت گەلەری ئەو شوێنەیە کە خەڵک تیایدا یەکتر دەبینن. گەلەری پشووی هەفتەش بەدوای ئەوەدا دەگەڕێت. ئەم پیشانگایە تەنها بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام بوو، بەڵام زۆربەی گەلەریەکان بۆ ماوەی 6 هەفتە پیشانگاکانیان بەردەوام دەبێت. بەمەژوا لە کۆکەرەوەی بابەتە هونەری و هونەردۆستەکان دەکات بۆ ماوەیەکی زۆر گەلەریەکان بەکرێ بگرن.